خەم و خەفەت سێەم کۆڵەکەی تەندروستی مرۆڤ ناخودڵ و دەروونە. بەخوا بەس خوا بێخەمە بەڕێزان، کەس نییە بێخەم بێ لەم سەر زەوێدا، وا نەزانی بەس تۆ خەمباری. ڕەنگە خەمی هەندێک خەڵک گەورەتر بێت لە کەسێکی تر، بەڵام ئیسلامی ئێمە پێمان دەڵێ بۆ ئەوەی مرۆڤێکی تەندروست بی هەوڵ بدە خەفەتەکان بڕەوێنەوە، مایان خەناو دڵ و دەرونی خۆتەوە. بەڕێزان خەفەت ناخورێ، خەفەت دەتخوا، بەخوا خەفەت ناخورێ. بەڵام ئەوانەی خەفەت هەڵگرن و دەیهێڵنەوە لە ناخی خۆیاندا خەفەتەکە دەیان خوا، ئەوانە تووشی بۆ نمونە لەناو مێشکەوە دەدرێتە ڕیخۆڵەکان. نەخۆشی کۆڵۆن تا ئێستا پزیشکەکانی جیهان نازانن کۆڵۆن بەهۆی چێوەیە. ئەنواع نەخۆشی کۆڵۆن هەیە، ئەو ڕیخۆڵە ئەستورەیە داوسێ، هەیە سکی داوسێ، هەیە ئازاری کتوپڕی پێدادێ، هەیە قەبز دەبێ، خواردنی پێ هەزم ناکرێ. هەمووی هۆکارەکەی دکتۆر نازانێت چیە، پێت دەڵێ بزانە قەلەقنی خەفەتبارنی فعلەن وایە. کاتێک خەفەتبار بووی ئەو خواردنەش دەیخۆی لە ناو سکتا دەبێتە ئازار، ئەبێتە نەخۆشی کۆڵۆن. ئیسلامی ئێمە پێت دەڵێ بۆ ئەوەی تەندروست بی وەرە لەم ڕێگانەوە خەفەتەکانت بکە دەرەوە. یەکەمیان ذیکری خوا بکە، ئەلا بذیکری الله تەطمئن القلوب. بەڕاستی بە ذیکری خوا دڵەکان ئارام دەبن. خەڵکانی پێش ئێمە 100 ساڵ 50 ساڵ پێش ئێستا خەڵک زۆر هەژارتر بوو، ماندووتر بوو، جەستەی شەکەتتر بوو، ماڵ و حاڵێکی ئەوتۆی نەبوو، بەڵام چی هەبوو؟ تەسبیحی پێبوو، بەردەوام تەسبیحاتی دەکرد. کە دەچوە سەر جێگای خەوتن ئێمە بەبیرمان دێ، جەنابەت بەبیرت دێ ئەوانەی بە ساڵاچۆون ئەم هەموو زیکر و وردە جوانیان دەکرد، شایەتمانی بە حەقیان دێنا، ئایەتل کورسییان دەخوێن، زیکر و تەسبیحاتیان دەکرد، دەیگوت سوبحان الله، خوایە کاری تۆ هەمووی بەجێیە، تۆ دووری لەوەی کە هیچ کارێکت بێ حیکمەت بێ. دەیگوت الحەمدولله، لەگەڵ هەر الحەمدوللهەکە خۆشیەک بە دڵیا دەهات. دەیگوت الله ئەکبەر، خوایە ئەگەر خەمم هەبێت تۆ لە خەمەکەی من گەورەتری. خوایە ناڵم خەمم هەیە، دەڵم ئەی خەم خوایەکی گەورەتر لە تۆم هەیە، ئەم خەمەم لەسەر لا دەبا. ئێتە دڵی ئیسراحەتی دەکرد، بە زیکری خوا خەمەکانت بڕەوێنەوە. دووەمیان قسەی خۆش، نوکتەی خۆش، بەسەرهاتی خۆش، بەڵام ئاماندا نەنیشی بە خەڵک پێ بکەنی، نابێ خەڵک بکەی بە نوکتە. بەخوا ئەوەی بە خەڵک پێ بکەنێ ڕۆژێک خەڵک پێی پێ دەکەنێتەوە. دانیشتەکانت، نوکتەکانت، قسە خۆشەکانت با لەسەر حیسابی کەسایەتی دیارەکان نەبێ. زەمەنی قەدیم چەند قسەی خۆش لە کۆمەڵگادا هەبوو، قسە خۆشەکان دەروونەکانی دەکردەوە، مانگێک بە قسەیەک پێ دەکەنین. زانای پایەبەرزی کورد دکتۆر مستەفا زەڵمی لە کتێبی کاروانی ژیانمدا لە لاپەڕە 169دا دەڵێ ئەو کاتێک کەوا قوتابی بووم، خوێندکاری زانستە شەرعیەکان بووم و فەقێ بووم لە بیارە لە خزمەت مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیسە، ئەڵێ مەدرسەکەی بیارە کۆلێجێک بوو، زانکۆیەکی ئیسلامی بوو، هەموو جۆرە زانستێکی تێدا دەخوێندرا. تەواوی ئەو کۆلێجە ئیسلامیە لە گوندێکی وەکو بیارەدا دەتگوت شارە، لە هەموو شاری دیوی ڕۆژهەڵات و باشووری کوردستان زانەکان داهاتن دەرسیان لێ دەخوێن. هەموو مەسلەفی مامۆستا و هەموو خوێندکار و قوتابی زانستە ئیسلامیەکان لەسەر ئەرکی شێخ عەلادینی بیارە بۆ ڕەحمەتی خوای لێبێ. ئەو کاتە نان زۆر بەقیمەت بووە، گرانی بووە. ئەڵێ نانەوایەک هەبوو بەردەوام تا 12 شەو ئیشی دەکرد، هەرچی دەچوونانی وەردەگرت بە پێویستی خۆی، لە کەسیان نەدەپرسی تۆ چی، هەموو کەس تێری دەخوارد لەوێ. لە کولانەیەکی بچووکەوە سۆفی حەمامینێک سەرپەرشتیاری نانەواکە بوو، ئیشی ئەو بوو نامدا بە خەڵکەکان، جا چێ بچوانانی خۆی وەردەگرت بە بەلاش، هەمووی شێخی عەلادین ڕەحمەتی خوای لێبێ ئەو ئەرکەی دەکێشا. جامە وەکو نوکتەیەکی خۆش دەژێڕێتەوە دکتۆر زەڵمی، ئەڵێ یەکێک لەو کەسانەی کە نابینا بوو، چاوی نەدەبینا، خەریکی لەبەرکردنی قورئان بوو. ئەو نابینانەی کە قورئان دەخوێنن زۆر بەجددی قورئان دەخوێنن، زۆر تەجویدێکی عەجیب دەزانن. ئەچێتە بەردەمی نانەواکە و لە کولانە بچووکەکەوە دەڵێ سۆفی حەمە ئەمین، داوا دەکەم کولێ ڕێیەکی بەتامم بدەیتێ. هیچڵەن مامۆستا جا بۆ خەڵک ناڵێ لە سۆفی کولێرەیەکم دەیە، خۆ قورئان ناخوێنی ئەم تەجویدە. ئەویش دەڵێ بەتەمایت، تێکەش بەجددی دەڵێ بەتەمایت بۆ کولێ ڕێیەکی سەگ باب تەجوید و مەخرەجی خۆمت بۆ تێک بدەم. ئەڵێ یەک مانگ خەڵک بۆ قسەی پێ دەکەین، مامۆستاکتی تەجویدی خۆم بە کولێرەیەک تێک نادەم، بۆی مەخرەجەکانم لێ تێک نەچێ. خەڵک بەم شێوەیە دڵی دەکرایەوە لەو هەژارێدا بە یەک کولێرە نوکتەکەشی لەگەڵ باز دەکرد. تۆش پەنابەرە بۆ نوکتەی خۆش وە قسەی خۆش خەمەکانت بڕەوێنەوە. سێمیان سەردان و گەڕان و دیدەنی کەسێک کە تۆ دڵت پێی بکرێتەوە، بەڵام لە بەرامبەرە ئەویش دڵی بە تۆ بکرێتەوە، نابێت تۆ بچی بۆ لای کەسێک کە ئەو ناڕەحەت بێ بە میوانداریەکە، چونکە ئامادەی میوانداری نەبێ، خێزانی نەخۆش بێ،
منداڵەکانی سەعیان هەبێ میوانی تری هەبێ تەندروستی باش نەبێ ئەبێ ئەو کەسەی کە تۆ دەچی دڵی خۆتی لا خۆش دەکەی دڵنیابی 100% کە ئەویش بەو سەردانی تۆ خۆشحاڵە. جاران خەڵک ئەگە خەمێکیشی هەبووایە دۆستێکی بەڕێزیە بۆ ئەم پیاوە بەڕێزە قەدیمیانە بە بیریان دێ دەچوو بۆ لای دۆستەکە یەک دوو شەو دەمایەوە کە دەهاتەوە ئەوەی خەم بێ نەیدەما دڵ و دەرونی پاک دەبەوە. چوارەمیان سینە پاکی و کینە و ڕق و ئەمانە لە دڵ نەگرتن سینەت پاک بێ. ئێستا بەرە جێژنانە جێژن یەکێ لە حیکمەتەکانی ئەوەیە چۆن لە ئێستاوە ماڵەکان پاک دەکرێنەوە گەسکی لێ دەدەیت دەیشۆی پاک و پوختی دەکەی ئەڵێ میوانێکی جێژن خزم و کەسوکار و دراوسەیە کات با ماڵەکان پاک بێ بەخوا زەرورترە گەسکێکیش بە دڵماندا بێنین تۆزێ ئەو کینە و ڕقانەی ناو دڵمان پاکەینەوە لە جەژنە ئەنا جەژن ئیعتیبارێکی نامێنێ. هەموو ئەوانەی کین لە دڵن داخ لە دڵن ڕقی خۆیان دەخۆنەوە و قەت عەفو بەسەر زمان و دڵ و دەرونیاندا نایە خوا وای لێ نەکردوون کە تووشی نەخۆشی مێشک دەبن تووشی نەخۆشی دڵ دەبن تووشی نەخۆشی هەناوی دەبن. دەی شەرعی خوا و دینەکەی خوا دەفەرمێت تۆزێ لێبور دەبە دڵ و دەرونت پاکە حەقی خۆت بدە بەدەست خوای پەروەردگارەوە بۆ قیامەت بۆت هەڵدەگرێ. پێنجەم دوعاکردن پەنابەرە بۆ دوعاکردن پاڕانەوە لە خوا. شەشەم خێر و چاکەکردن ئینسان دڵی هەر کەسێک خۆشکە خوا دڵت خۆش دەکا ئەگە خەمت هەبوو بە پێی توانە سەدەقەیەک بکە دەفعی ئەو خەمەیە لەسەرت. هەر یەکێ لە حیکمەتی قوربانیش ئەوەیە بەڕاستی ئینسان مرۆڤەکە خۆی دڵخۆش دەبێ بەڵام قوربانیەکی تەندروست یعنی تۆ ئەگە حیوانەکە لە ماڵی خۆتا سەربڕی نابێ پێستەکەی و ڕیخۆڵەکەی بەری لە کۆڵانەکە فڕێدێ لە دەشتێکە ناو شارەکەشی پێ بۆ گەنکەی بیبە بیخەت سیارەکەتەوە لەو دەشت و شەح سەحرا و چۆڵە پێستەکە فڕێ دەدەی ڕیخۆڵەکانی فڕێ دەدەی دەیان ئاژەڵی چێوی و باڵندەی چێوی لێی سوودمەند دەبن و بۆ خۆیان دەیخۆن و تۆ ژینگەکە پیس ناکەی بۆ خۆی شی دەبێتەوە بەس نابێت لە ناو شارا فڕێدەی نابێ بیکەیتە مەجاریەکەەوە مەجاری گەڕەکەکە بگرێمە قوربانیت کردووە ئەوە خوا خەمبارت دەکا قوربانیەکە تەندروست نەبوو یان مەزرعەیەکت هەیە بی بە دەرەوەی شار چەند خۆشە خێزانێک لە دەوری حیوانی قوربانی کۆ دەبنەوە ئەو گۆشتە دەخۆن بۆیە لە شەرعا دەفەرمێ بیکە بە سێ بەشەوە گۆشتەکەی بەشێکی بخۆ بەشێکی پاشەکەوت کە بە ڕۆژان و مانگەکەی دواتریش بەشێکیشی بەخشە بەو کەسانی لە دەوروبەرتن با دەوڵەمەندیش بن با هەژاریشی تێدا بێ یان لە شەرعا دەفەرمێ ئەگەر ماڵک خۆیان هەژار بوون بەرخێکی 6 مانگ بەرەو ژووریان کڕی بۆ قوربانی واتە لە حیوانی سپیدا شەر نییە ساڵێکی تەواو کرد بێ 6 مانگ بەرەو ژوور بێ یان بەرگنەکەی بوو بێتە خوری و بەسەر پشتیا هات پێتە خوارەوە لە مەسەوی ئەبوو حەنیفەدا بۆ قوربانی دروستە ماڵەکە بۆ خۆیان فەقیر و هەژار بوون بە هەمویان ئەوەندە پارەیان کۆ کردبەوە دروستە هەر هەمووی بۆ خۆیان بخۆن و هیچی لێ نەبەخشن قوربانی ساڵەکان هەر قبوڵە یەکێ لەوانەی کە تۆ سەدەقە دەکەی و لە ماڵی خۆشتا دەیخۆی خەمەکانت لا دەبا قوربانیش لابەری خەمە